کۆی حاڵەتەکان 22 حاڵەت بووە، کۆی ژمارە ڕۆژنامەنووس و دەستگاکان کە پێشێرکاریان بەرامبەر کراوە 62 دانە بوو. جۆرەکانی پێشێرکاریش بەم شێوە بووە. دەستگیرکردن 2 حاڵەت بووە، 10 ڕۆژنامەنووس دەستگیر کراوە. ڕێگەنەدان بە ڕووماڵ و جیاکاری لەگەڵ کەناڵەکانە 8 حاڵەت بووە، 20 ڕۆژنامەنووس جیاکاری بەرامبەر کرا و ڕێگەی لێگیراوە. شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی و دەست بە سەراگرتنی 3 حاڵەت بووە، بەرامبەر بە 9 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هێرش و سوکایەتی 4 حاڵەت بووە، بەرامبەر بە 8 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هەڕەشە 1 حاڵەت بووە، بەرامبەر بە 2 ڕۆژنامەنووس. دەرکردن لە کار 2 حاڵەت بووە، 11 ڕۆژنامەنووس لە کار دەرکراون. داخستنی نووسینگە و کەناڵ 1 حاڵەت بووە، بەرامبەر بە 1 دەستگای ڕۆژنامەوانی. هێرشکردنە سەر کەناڵ و ڕاگرتنی کەناڵ 1 حاڵەت بووە، بەرامبەر بە 2 دەستگای ڕۆژنامەنووسی ئەنجام درراوە. کۆی گشتی 22 حاڵەت بووە، بەرامبەر بە 62. پێشێرکاریەکان بە پێی پارێزگا: هەولێر 9 حاڵەت، سلێمانی 5 حاڵەت، دوهۆک 3 حاڵەت، کەرکووک 3 حاڵەت، ڕۆژاوای کوردستان 1 حاڵەت.